بەڕێزان بەردەوامین سعات 11 دوێنێ 27 مانگ لە هۆڵی ئاشتی گوندی گوڵەخانە لە پارێزگای هەڵەبجە بە ناونیشانی ئایندەی کورد و هەرێمی کوردستان لە عێراقدا دیدارێک بەڕێوەچوو. دیدارەکە بێگومان بەڕێز محەممەدی حاجی مەحموود و ئەو ئیدارەی دیدارەکە دەدا، ئەو سەرۆکاری دیدارەکە دەدا، ژمارەیە کەسایەتی سیاسی ڕووناکبیری کەسایەتی جیاواز لە سەراسێرەمی کوردستان بانگێشتکرابوون بۆ دیدارەکە. دوو پانێڵ بەڕێوەچوو واتیدا گفتوگۆی زۆر کرا لەبارەی ئایندەی کورد و ئایندەی حکومڕانی لە عێراقدا و چارەنووسی کورد لە ناوچەکەدا زۆر پرس و باسی تر بۆ گفتوگۆکردن لەبارەی ناوڕۆکی دیدارەکە و زانینی ڕوئیای زۆر بەڕێز کاک محەممەدی حاجی مەحموود لەسەر کۆی پرسە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و لە عێراقدا ئەمڕۆ میوانمانە گفتوگۆی لەگەڵ دەکەین. ئەگەر ئامادە بێ زۆر بەڕێز کاک محەممەدی حاجی مەحموود سڵاو لێبێ کاتت باش سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان لە بەرنامەی پرسی ڕۆژ. پیرۆزبایی سەرکەوتنی دیدارەکەتان لە یەکەم با لە دیدارەکەەوە دەست پێ بکەین. ئەمە سێهەمین دیدارە، ینی سێ ساڵە بەسەرەکەم دیدارە ئیدارە دەدەن بەڕێوەی دەبن، هەڵمەتی میدیایی زۆر گەورەی بۆ ناکەن وەکو دیداری هەندێک لە سیاسیەکانی دیکە و کەمتر کەسایەتیە بیانیەکان بانگ دەکەن. مەبەستان لەمە چییە؟ زۆر سپاس دەکەم، دیوای سەرکەوتنتان بۆ خوازم. لە ڕاستیدا مەسەلەی دیدارەکە دیدارێکی کوردستانیە یا دیدارێکی کوردانەیە، واتە دیدارەکە لە ناو جەرگەی خەڵکی کوردستانەوە هەڵقوڵاوە، دیدارەکەی خەڵکی کوردستانە و ڕەنگە ئێمە زیاتر گرنگیەکە بۆ کەسایەتیە ڕۆشنبیر و نووسەرەکان یا ئەوانەی کە ئێش و ئازاری خەڵکی کوردستان و دەستنیشانکردنی کەم و کوڕیەکان زیاتر شارەزان، ئەوە لایەکە. لایەکی تر بۆ ئێمە زیاتر بیانیمان نەکردووە. لە ڕاستیەوە دوو حاڵەتە. مەسەلا حاڵەتێکیانەوەی ڕەنگە ئێمە ئەو ئیمکانەت و توانایەمان نەبێت بتوانین کەسێک لە ئەمریکا و لە ئوسترالیا و لە ئەوروپا و لە ئەفریقا ئەوەی بدەین بلیتی تارەی ئەم سەرۆسەر و وتێل و گەڕانەوە و ئەڵبەتە تەکلیفمان کرد لە چەند کەسێک ئەوان داوای ئەوەیان کرد. ئەوە ڕەنگە یەکێکیان بێت لە مەوزوعەکان. یەکێتریان ئەوەیە ئێمە لە باتیەوەی کە خەبیرێک دێنین و سەدان دەیان هەزار دۆلاری پێ بدەین، ئەی خەڵکەکەی خۆمان ڕەنگە باشتر تێبگا و باشتر لە ئێش و ئازاری خەڵکی کوردستان تێبگات. ئێمە ڕەنگە ئەوە یەکێک بێت لەو بۆچوونانەی کە ئێمە پێمان وایە هەموو شتەکانی خۆمانە بێ خۆماڵی بێت، واتە خۆماڵیکردن گرنگترە بۆمان تاکو ئیشترات بکەین لە دەرەوە کە ڕەنگە ئەو ئیشترادە نە کوردستانی دی بێت لەوە پێش و نە شارەزا بوو بێت و ڕەنگە تەنها لە ڕۆژنامەکان ناوی کوردی بیست بێ. بەڵام مەسالیفێکی زۆریش و لەسەر حسابی ئەم وڵاتە دێت و ئەڕوات. بەڵام ئێمە هەموو خەڵکەکە خۆی بۆ خۆی هاتووە و خۆشی مەسالیفی خۆیان کردویانە و شتێکی ئەوتۆی نەبووە و ئێمە تەنها کۆکردنەوەی یاخود داوەتکردنی کەسایەتیەکان بووە. و خاڵێکی تر ئەوەیە ڕەنگە ئەو کۆبوونانەی جەنابەت ئیشارەتی پێدەی هەموو خەڵکێک نەتوانێت تێی بشێت، هەموو خەڵکێک نەتوانێت بڕوا قسە بکات لەوێ و مەحدود کراوە تەنها ڕەنگە بۆ بیانیەکان و چەند کەسێکی دیاری کراو. بەڵام ئەمەی ئێرە هەموو کەسێک ئازادە، سەکۆیەکی ئازادە، هەموو کەس دەتوانێت بێ ڕاو بۆ چوونی خۆی بڵێ و قسەی خۆی بکات کە وەکو ڕەنگە دوێنێژ بەڕێستان بینیتان لە دیداری سێهەمی گوڵەخانەدا ئەوە ڕەنگە بەشێک بێ لەو خاڵانەی کە جەنابەت پرسیارت کرد. زۆر باشە کاک محەممەد، کەمێک لەسەر حکومڕانی لە هەرێمی کوردستان و پەیوەست بە بەغدا بەرەو پێگەنانی هەم کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستانین هەم حکوومەتی نوێی عێراقین. وا پێدەچێ ئەوە سبەینێ پەرلەمانی عێراق وادەی دەستنیشان کردووە سبەینێ دانیشن
و بە پێی وادەی دەستنیشان کراوە سبەینێ دانیشن یعنی ڕێکارەکانی ئەوان لە کات و وادەی خۆیدا ئاسانتر هاتوۆتە دەست و کارەکانی ئەوان بەڕیتمتر بە بەرنامەتر دەڕوە ئەمە پەیوەستە بەچیەوە پێ دوایە عێراق دیموکراسیترە لە ئێمە ئەوە ساڵێک ئەوەندە هەڵبژاردنمان کردو و ناتوانین دانیشین بەڵام ئەوان سەر و کارەکانی خۆیان بە بەرنامەتر ئەنجام دەدەن. زۆر سپاس خۆی لە ڕاستیە ئەگەر جەنابتان چاودەریتان کرد بێت دوێنێ ڕۆژنامەنووس کاک محەممەد ڕەوف لە بینی 100 ساڵە بەراوردێکی کرد لە بینی ئەندام پەرلەمانەکانی 1925 و 2025دا شێوەی کەسەکان کەسایەتیەکان و تا ئێستا کە کورد چەندێ پاشەکشەی کردووە لە ڕووی کەسایەتیەکانیشەوە و لە ڕووی ژمارەشەوە چەندێ پاشەکشەی کردووە ئەوە ڕەنگە یەکێک بێ لەو دیاردانەیەکی تر ئەوەیە ڕەنگە مەسەلەی ئێمە ئەوەی کە لە کوردستاندا ئەگوزارێت لە هیچ کەس ناچێ واتە ئەوەی ئێمە شازە لە هیچ وڵاتێک ناچێت لە هەموو عالەمدا لە هەموو دنیادا کاتێ ئینتیخابات ئەکرێ ئینتیخابات بۆ ئەوەیە گۆڕانکاری لە پێکهاتە و لە کارەکان و لە سیستەم و هەموو ئەو شانەدا بکرێت واتە ئینتیخابات لە هەر وڵاتێکە کرێت لە ئەمریکا لە ئەوروپا لە بەریتانیا لە هەر شوێنێکە بینی ئەو ئینتیخاباتە نەتیجەکەی بە پێی ئەو دەستورە کە دانراوە دوای 15 ڕۆژە دوای یا عورفە دوای چەند ڕۆژێکە بێ پەرلەمان کۆ بێتەوە و ئیستای بەغدا کۆ بێتەوە و سەرۆکایەتی خۆی هەڵبژێرێ و حکوومەت دروست بکا و ئەبێت لەو ماوە دیاریکراوی خۆیدا لا نەدا بەڵام لە کوردستان خۆدا نەزانن و هەندێک جاریش لە عێراقدا لە کوردستان ئەوە ساڵێک و چەند مانگیشی تێپەڕاندووە و ئەمە یەکەم جاریش نییە ئەمە چەند هەمین جارە مەسەلا لە ئەمریکا کاتێک کە ڕئیس لایەنێک سەر ئەکەوێت لە ئینتیخاباتە پرسی کەس ناکە حکوومەت تەشکیل دەکا و کێ بێوێ بەشداریەکە نایکات لە بەریتانیا لە ئەوروپا لە هەموو وڵاتێکی دنیا ئەفریقا ئوسترالیا لایەنی براوە حکوومەت تەشکیل ئەکات و دەست بە کاری خۆی ئەکات ئەگەر لایەنەکانی تری بەشدارە بن بەشدارە بن ئەمە لای ئێمە ئەوە نییە لای ئەوان مەسەلا هەر 4 ساڵ جارێ 8 ساڵ جارێ بە پێی دەستورەکە حزبێک بەڕێوەی ئەبا واتە حکوومەت حزبێ بەڕێوە بە حزبەکەی تر یاخود حکوومەتی سێبەرە یاخود لە چاوەڕێکات یاخود معارەزەیە تا ئەو کاتەی تر لای خۆمان ئەوەنە متمانە بە یەک ناکەن نەک 4 ساڵ 4 سەعات بەوی تری بدات ئەوە ژێکێکە لەو خاڵانەی کە ماوەتەوە لێرە واتە کەس ئامادە نییە لە ماوەی ئەم 32-33 ساڵەی ڕابردوودا ئەبێ ڕئیس یەکێ بێ جێگەر ئەو بێ ڕئیسی فلان ئەو بێ هەتا ئاگاتە خوارەوە کەس متمانەی نییە بەویتر بڵێ ئەمە 4 ساڵ فەرموو ئێوە چیەکەن با من معارەزە بم 4 ساڵی ئایندە من بتوانم دەسڵات وەرگرم بە تەنها خۆم نەک شەراکەت ئەمە یەکێکە لەو کێشانەی کە ڕووکاک محەممەد یای بۆ نمونە یەکێتی وایە ئەمە لە دەسەڵات بێ و پارتی معارەزە بێیان بە پێچەوانەوە هەموو دنیا وایە ئەوەی ئێمە شازە کەس وەکو ئێمە نییە کەس وەکو ئێمە نییە لە وڵاتەدا لەو دنیادا کە دەڵی شازەکاک محەممەد مەبەست لەوەیە ینی نمونەیە یان حاڵەتێکی تایبەتە ئەوەی لە کەس ناچین ئەوەی ئێمە لە کەس ناچێت واتە ئەوەی ئێمە نەڕەنگی نەکاری نەدەنگی لە هینی هیچ وڵاتێکی دنیا ناچێت لە تەنانەت لە عێراقیش ناچێت لە ئێران ناچێت لە تورکیا ناچێت لە سووریا چوادەورمان لە وڵاتانی عەرەبی لە ئوسترالیا لە ئەوروپا لە ئەمریکا لە ئەفریقا وەرە لە دنیاداشی لەمە ئێمە هەیە نییە بێمتمانەیە هەموو ئەوە بەڵە بێمتمانەیە متمانیان بە یەک نییە و هەتا مەسەلا گەیشتوەتە ئەوەی کە مەسەلا زۆر جار گوێم لێ منە لەو ڕۆژانەدا هەندێکم بینی لە هەردوو لا وتم بۆ ئێوە کە مادەم ئەوە حاڵتان بێت ئێمەشتان تووشی ئەو هەموو کێشە کردەوە و خۆشتان ئیسراحەت ناکەن بۆ نایکەنە دوو ئیدارە
وتی وەڵا ئامادەین بەڵام وەزعی دووەلی و ئەقلیمی نایڵێت یعنی ئامادەن بیکەوە دوو ئیدارە بەڵام وەزعی ئەقلیمی و دووەلی نایڵێ وتم نا مەوزوعەکە ئەوە نییە مەوزوعەکە ئەوەیە دوو ئیدارە بێت پارەکەی ئەمریکا و هەندێک پارەی تر ئەبڕێت ناتاندنی کاک محەممەد ڕەنگە فزولیش بەڵام پارتی بوو یا یەکێتی بۆ لایەنەی کەوتی ئامادەین بکەینە دوو ئیدارەی بەڵام وەزعی نێودەوڵەتی نایڵێ بەڵێ ئەوە با لای خۆمان بێنێتەوە هەر کاتێک پێویستی کرد بە جەنابێت دەڵێم زۆر باشە کەواتانی بڕوای تۆ ژوایە ینی ئەگەر هەندێک دۆخی نێودەوڵەتی نەبێ هەرێمی کوردستان دەبێتەوە دوو ئیدارە زۆر بەباشی ئامادەن بۆی بەڵام ئەوان ئەڵێن لەبەر نێودەوڵەتی و ئەقلیمی بەڵام مەوزوعەکە نێودەوڵەتی و ئەقلیمی نییە مەوزوعەکە بڕینی ئەو ئیمکانێت و امتیازاتەیە کە وەریەگرن مەسا تەنها 25 میلیۆن دۆلار تەنها لە ئەمریکا وەرەگرن جگە لە کاری حیزبی جگە لە بەغدا شتا بەغدا خۆ وەزارەتی کۆمەڵایەتی بەغدا پارەیەدا وەزارەتی سەحا وەزارەتەکانی تر زۆربەی زۆریان ئیمکانەتەکان ئەوانە نێرن باشە کاک محەممەد ناوی لایەنەکە مەڵێ بەڵام دەڵێ ینی پێمان و بۆ نایکەنەوە دوو ئیدارە مادام یەک ناگرن ئەنی تۆ پێ دوایە دوو ئیدارەی حەلە یانەبێت دوو ئیدارەی بیری لێ نەکرێتەوە ئەین بە بڕوای تۆ دۆخی کوردستان گونجاوە بۆی بێ بە دوو ئیدارە یان ئەوەی ئێمە پێ دوایە گەڕانەوە نییە بۆ دواوە دیسانەوە دوو ئیدارەی ناخۆ من مەبەستەکەم چی بوو مەبەستەکەم ئەوە بوو بۆ ئێوە ساڵێک و ئەوەندە مانگە ئامادە نین کۆبنەوە لە پەرلەمان لەسەر ئایا لەسەر وەزیرێکە یاخود شتی تر لە پشتیوەیەتی واتە لەسەر وەزیرێک ئەمە ناکەکەن یاخود شتی تر لە پشتیوەتی بۆیە من پێم وایە مەوزوعەکە ئەوە نییە کە مەسەلەی دوو ئیدارەی یا ئەوە بێت من قەت لەگەڵ دوو ئیدارەی نیم و چونکە دوو ئیدارەی خۆتان نەزانن ماڵی کوردستان وێرانەکە بچووکی ئەکاتەوە لە بەرامبەر دنیادا بەڵام ئەوەی کە ئەوان ئەیکەن ئێستا مەسەلا ئەو ماوەیە خۆتە بینی ساڵێک و ئەوەندەیە ئەی باشە ئەوە باشە ساڵێک و ئەوەندەیە ئەم لەم ساڵەدا پەرلەمانی کوردستان ئەیتوانی دەیان کێشێکی تەکنیکیمان بۆ دروست بوو سەوتی کاک محەممەد لەگەڵێمەدا قەتا بوو بە هیوایەوەی تاوکارانم چاکی دەکەنەوە بێگومان درێژە بە گفتوگۆکەمان دەدەین بورن دوێنێ لە دیداری گوڵەخانەیە بەیاننامەیەکیانە بووە بەیاننامەکە لەوەردەستی مندا نۆ خاڵە نۆ خاڵی وەکو دەڵێ ئەو ڕاگەنراوە مەحکەمە هەموو بوارەکانی تێدا خاڵەکانتان بۆ دەخوێنمەوە هەتا کاک محەممەد وەردەگرینەوە لە ڕاگەنراوەکەی دوێنێ دیداری گوڵەخانەدا هاتووە دەڵێ خاڵی یەکەم پێشێکێکی ناخوێنمەوە بەڵام خاڵەکانتان بۆ دەخوێنمەوە پەیوەندیەکەمان گەڕایەوە زۆر باشە ببوورە بەڕێز کاک محەممەد لەوە دابووین وتە دوو ئیدارەی خراپە کە زاواتی پێ ناخوازێ فەرموو بەردەوام بە بەڵێ نا دوو ئیدارەی نەک هەر خراپە دوو ئیدارەی کردبوونی خەڵکی کوردستانە وەکو چۆن ئێستا مەسەلا زۆربەی زاراوەکانی کوردستان گۆڕانی بەسەرا هاتووە مەسەلا ئەبینی مەسەلا لە بینی ئافرەت و ژن لە بینی خوێندکار و قوتابی لە بینی بەرایی و سەرەتایی لە بین هەموو ئەمانە گشتی ینی بۆ دووکردبوونە جاهر ئەوە ماوەت ئەوە کە بوو بە دوو ئیدارەیانی ئەوە ئەبێتە دووشتی جیاواز لە ئەم وڵاتەدا ئەوە خراپە زۆریش ئێمە قەت لەگەڵ ئەوە نین ئێمە ئەمانوێت هەموو کورد پێکەوە بێت ئێستا ئێمە زۆر کەس باسی چوار پارچەیەکە ئێستا ئێمە گیرماوە دەستی یەک پارچەوە خواردووە جارە بە ئەمەیان چارەسەر بکەین ئەوە یەکێکە لەو کێشانە مەوزوی عێراق لە ڕاستی عێراق ئێمە نەمانتوانێت وەکو عێراق بکەین عێراق ئەوەتانە ئەبینی چوارچێوەی هەماهنگیان هەیە هەموو شیعەکان تیا کۆبووەتەوە و سونەکانیش هاوپەیمانێکیان دروست کردووە ئەو ئەبینی حیزبەکانی کوردستان بە تایبەتی یەکێتی و پارتی ئەندامن لە ئیدارەی دەوڵەت لە بەغدا بەڵام بۆ نایەن ئەچن لەوێ دەسەڵە بڕن داوا ڕجا لە عەرەبێکەکەن ڕێگەیان بدا قسە بکەن
ئەی بۆ نایەن لە کوردستان هەموو حیزبەکان کۆکەنەوە خۆیان مەسئولی بن واتە خۆیان مەسئولی هەموو حیزبەکان بن ئەوە گرنگترە ئەوە ڕەنگە 3 ساڵیشە حیزبەکان کۆ یەک نابین کۆ نەبووەتەوە ئێمە پێمان وایە پێویستمان بە ئەنجومەنێکەیە لە کوردستان ئەنجومەنەکە سیاسیە هەرچیەیە هیچ نەبێت سەرۆکی هەرێم لە 3 مانگجارێکە ئەم حیزبانە کۆ بکاتەوە حیزبەکان بۆ هەموو وڵاتێ گەڕۆن کۆبوونە لەگەڵ دنیاکەن لەگەڵ خۆیان نایکەن ئەوە یەکێکە لەو کێشانە مۆزوی عێراق مەرجعێتی هەیە مەرجعێت چیان پێوتن لە قسەی دەرناچن واتە مەرجعێت هەرچێکی قەراردا ئەوان جێبەجێ یەکەن ڕاستە مەسەلەی ڕەنگە خۆیان دانیشتن و حیزبەکان و ئەمانە نا کە مەرجعێت هەموو قەرارەدا لە عێراق کاک محەممەد باسی عێراق دەکەین بەڵام با هەر لەسەر مەسلەی کۆبوونەوەی هەرێمی کوردستان ڕابوەستین کۆبوونەوەی سەرکردە سیاسیەکان گرنگی پێکەوەیان بەڕێزت کەسایەتێکی ڕێز لێ گیراوی لای سەرکردە سیاسیەکانی کورد هەمویان دەبینی هەم سەرکردەی سیاسی پارتی دموکراتی کوردستان دەبینی ئەم یەکێتی دەبینی هێزولایەنەکانی دیکە دەبینی پێشنیازی ئەمەد بۆ کردوون ئەمەد پێوتون ئەوانەی کە بینی و من بەڵێ پێشنیارم کردووە داوام کردووە بە نامە بە قسەکردن هەندێک جاریش ناچار بووم لە ڕاگەیاندەکان باسی بکەم ینی باسی ئەوانە بکەم بەڵێ من ئەوانە هەموو قسەم کردووە لەسەری و داواشم لێ کردوون و ڕژاشم لێ کردوون و هەندێک جار قسەکەیان وەرگرتووە و هەندێک کۆبوونەوە کرا مەسەلا کۆبوونەوە چوار خۆڵیەکەی کاتی خۆی لە بینی کاک نێچیر و کاک بافڵ و کاک خوبات و کاک مەسرور ئەوە ڕەنگە پێشنیاری بەندە بوو بێت و زۆر شتی تر مەسەلە لەوانە هەمیشە من خەریک بووم بە ئێستاشەوە من پێش ماوەیەکی تری پێش ماوەیەکە قسەم کردووە لەگەڵیانە ئەوانەی کە لەگەڵیان بینی و من یاخود لە نزیکەوە ئێمە داوامان کردووە بەڵام داواکانی ئێمە ڕەنگە زۆر ئەوان بە هەند وەریان نەگرت پێ یاخود بەرژەوەندیەکانی یارمەتی نەدابن یا ڕەنگە ئەوە کۆمەڵێشت بوو بێ بۆیە هیوادارم خۆیان مەسەلا هەوڵ بدەن بیری لێ بکەنەوە و چارەسەری کێشەکان بکەن کە بگەینە نەتیجەی باش ناکۆکیەکانیان ئەوەندە زۆرە کە ببورە ناکۆکیەکان ئەوەندە زۆرە یعنیەوە ساڵێکە پەرلەمان با بڵین هەڵبژاردن بەڕێوە چووە و پەرلەماندانانی شێ و حکوومەت پێک نایە یانەوەی تۆ بزای ناکۆکیەکانیان ئەوەندە زۆرە لێکترازانیان ئەوەندە زۆرە هیچ ئەوەنە زۆر نییە ناکۆکیەکان بەقەدەر نیوەی ئەوەش نابێ کە لە ڕۆژێکا چەند سەد کەس لە کڵاو قاسم و لە قوتەی حەمەداغا بە ناحاق ئەکوژران و شەهیدە بوون ناحەقەکان بەقەد شەڕی ناوخۆ نییە ناحەقەکان بەقەدەر سەرنگونکردنی دەیان کەس لە وڵاتە نییە ناکۆکیەکان من پێم وایە هیچ قرس نییە و ئاسانە و ئاسانیش ئەکرێت و من پێم وایە ئەمانە هەمووی کە ڕووی دا و ڕووەدا ئەتوانن بگەنە نەتیجەی باش چونکە هیچ شتێک ینی کۆسب نییە لە ڕێگەی هەردوو حیزبەکەدا چارەسەری کێشەکان بکەن و هەموو شتێک کوردستان بەشی هەمویانەکە داهاتەکەی بەشی هەموویەکات و هەموو شتێک ئەرزەکەی بەشی هەموویەکە ڕوکنەکان بەشیانەکە هەموو شتێک بەشیانەکات من پێم وانە لەسەرەوە کێشەیەکیان هەبێ بەڵام بۆ ناگەنە هەندێک نەتیجە لەسەر شتێکی بچووک مەسەلا بینی ئێستا کۆبوونەوە ئەکرێت خۆ کاک مەسرور و کاقوبات پێکەوە پێشوازی لە خەڵکەکەن ئێستا ئەوان جێگر و سەرۆکن پێکەوە هەرێم جێگرەکانی هەرێم کاک شێخ جافر و کاک مستەفا و هەموو پێکەوەن پارەکەی ئەمریکا بە یەکۆ وەریەگرن دابەشەکرێ پارەکانی تر لە بەغدا هەموو ئەمانە گومرگەکان مەسەلا داهاتەکان ئەوتیان پێرە پارەی سلێمانی ڕۆیشتەوە بۆ هەولێر و نەوتەکان نەوتی حەسیرە چێ بۆ زاخۆ نەوتی زاخۆ دێ بۆ خرقەڵە عربەت هەموو ئەمانە خۆ پێکەوەن ناوەستن تەنکەرەکان ناوەستێ لەمانە بۆ ڕێکن بۆ ئەگەنە ئەوەی تر ڕێگنین لەبەر چییە؟ تۆ پێ دوایە ناکۆکیەکانیان قوڵ نین باشە پێ دوایە مەسەلەن دەستی دەرەکیە بێ بۆی کە ڕێک نەکەون من پێم وایە کورد ئەبێ خۆی قەراری خۆی بدات و من پێم واش من لە ماوەی ئەوە زیاتر ئەوە تقریبا 50 ساڵە
منەوە 50 ساڵە لەو کایانە کارەکەم لەو ئیشاندا کارەکەم پەیوەندیشم لەگەڵ زۆربەی وڵاتانی ئەو ناوچەیە هەبووە لە ئێرانە تورکایە سووریایە و ئەمریکا هەمووی ئەوانەی کابوون پەیوەندی مەبوون یەک ڕۆژ ئەوان بە منیان نەوتووە وەرە یارمەتی دەدەین فلان شەڕی فلان لایەن بکە ئێمە خۆمان زەمینەکەمان خۆش کردووە حازرمان کردووە وتومانە یارمەتی با بدە بە ئەو لایەنە لە ناو بەرین ینی ئەو کە ئەنی کەس نایە پێت بڵێ ئەبێ خۆت زەمینەت خۆش کردووە داوات لەوان کردەوە من پێم وان نییە ئەوان کاریگەریان ئەوەنە هەبێت کە ئێمە هەڵسوڕێن بە ئارزەی خۆیان زۆر باشە کاک محەممەد کەمێک باز لە عێراق بکەین دوێنێ لە ڕاگەنراوەکەتانە لە خاڵی دووە دەڵێن پەیوەندی حکوومەت هێرێم و بەغدا پێویستە دیدگای پاوەندخوازی و نێرانەی ڕکابەرەکانمان لە گۆڕەپانی سیاسی عێراقدا لە بەرچاو بگیرێت ئەنی پێتان وایە عێراق بەو چاوە لە ئێمە دەڕوانێت چاوی پاوەندخوازی و نێرانەوە لە ئێمە دەڕوانێت بەڵێ قوربان ئەوە ئەبینی ئێستا لە کوردستاندا ئەوە ساڵ ڕۆیشت ساڵی 2025 سێ موچەی خەڵکی کوردستان نەدراوە ئەوە ساڵ ڕۆی سێ موچەی خەڵکی کوردستان نەدراوە تا ئێستا پارەی گەنمی خەڵکی کوردستان نەدراوە خەڵکی کوردستان نەتوانێت تەنێ گەنم دوو تەن گەنم تەسلیمکە عەرەبێک دەتوانێت بێ هەموو گەنمی کوردستان بۆ بە تەنها تەسلیمی عێراقی بکات مەسەلا ئەو بار و ئیمکانەت و داهاتەی کوردستان کە ئەڕوات خۆ دەبینی لە بینی قەرانجیر و کەرکووکە ڕایەگرن وەکو لە وڵاتێکی ترەوە بێت تەفتیشیانەکەن سێ ڕۆژ من گوێم ئەوەیە لە ڕاندەی سیارەکانە سێ ڕۆژ لە سەیتەرەی کەرکووک ڕایانەگرن وەکو لە وڵاتێکی ترەوە بێت ڕێگەیان نادەمچن بۆ داهاتەکانی کوردستان بچێتە عێراق ئەنی ئەمانە ئەمە شتی ئانیە بەرچاوی خۆمانەوە جگە لەوە ڕۆژانە خەڵک دەرئەکرێت لە ناوچە دابراوەکان خەڵک دەست بەسەر ماڵ و مڵکی ئاگیرێ ئەوە لەو ڕۆژانەدا 500 شتێکی وە حەوزی ماسی بد لە داخۆق تێگەدەن داخۆغانی تا تێکێ دەر حەوزە ماسیەکان و ئەرزەکەی دەنە عەرەب و ئەوان بیکێڵن کە ماڵی و مڵکی خەڵکی کوردستانە کە هەموو لە دەستوری عێراقا بێ بگەڕێتەوە بۆیان تەنانەت مەسەلا مەسا زەراعات لە سنووری کەرکووک لە ناوچە دابراوەکان جەلەولان مەندەلی تا ئەگاتە سنجار زەراعەکان ئەچێن ئەوانەی کە لەوێن ئەرزەکە ئەدەن بە عەرەبەکان بەڵام هەتا وەزیری داد کە هی کووردە قسەکەی ناخوا لە ناوچانەدا واتە وەزیری داد قەرار لە دەستی ئەوە چونکە ئەبێ قەراری هیچ جێبەجێ بکە قەراری دەستوری عێراقی جێبەجێ بکە ئەمانە هەمووی هەیە کۆ بووەتەوە ئەمانە هەمووی فەرق و جیاوازیە چۆن فەرق و جیاوازی هەوڵیاندا نەوتیان ڕاگرت هەوڵیاندا پەرلەمانیان هەڵوەشاندەوە لەژنەی مفۆزیان هەڵوەشاندەوە ئێستا محاولە ئەکەن هەوڵەدەن حدودی کوردستان بێنەوە بۆ خەتی شین یا خەتی 36 کە ئەکاتە قۆرەتوو ئەکاتە جەبارە بانمەقان و عەوێنە فایدە بێنەوە ئەوێ بۆ ئەوەی یەکسەر نەوتی خرمۆلە و غازی کۆرومەر بکەوێتەوە سەر عێراق ئێستا ئەوان بە قانونیان هەوڵی ئەوەدا حدودەکە بێنەوە شوێنانە ئەنجا لێدانی غازی کۆرومەر عێراق لێی داوە لا ڕەنگە بەسەر هەندێک لایەنەکانی هەندێک لە ئەم حیزبانە قسە ناکەن یا ناوێرن یا خۆیانی لێلادەن من دڵنیا دەکەم 100% چەندجا لە کۆرومەر دراوە درونەکان لە عێراقەوە و بەدەستی هێزە چەکدارەکانی عێراق لێدا ئەمە زانیاریە کاک محەممەدیان خوێندنەوەی خۆتە بۆ عێراق نانا 100% زانیاریە و ناوی کەسەکانیشم لایە و شوێنەکەش کە هەڵیێسیان کە لیانەدات چۆن ینی پێ دوایە ئەمە دەستی عێراق خۆیەتی بۆیە هیچ ڕێکارێک بەرامبەر بەم کەسانە ناگرێتە بەر بە دڵنیاییەوە عێراق ڕئیسی وزەرا قایدی قوەی مسەلەحەی عێراقە ئەگەر ئەو نەتوانێت هێزەکەی خۆی کۆنتڕۆڵ کات بۆ قایدی قوەی مسەلەحە ئەبێت بۆ مەسەلا ئەوە کات ئەگەر تەیارەیەک هەڵبسێ لە دووسخورماتوەوە لە جەلەولاوە لە مەخمورەوە لە دبزەوە سارۆخێ بتەخێنن ئەگەر ڕئیس وزەرا ئاگای لێ نییە بۆ ڕئیسی وزەرای عێراقە باشە کاک محەممەد ئەوە پێ دوایە ینی لەسەر ئاسی دەوڵەت ئەم کاراکرێ حکوومەت دەکرێت یان
حکومت لە ڕێی گروپە چەکدار ینی حکومت ئاگادارە لەوەدا یان ڕەنگە هەندێک خەڵک هەبن لە نێو سوپای عێراقدا لە نێو حەشی شعبیدا ئەین پێ وایە بە ئاگاداری حکومەت ئەمە کراوە حکوومەت لە حیزبەکان پێگاتووە ئەنی کاگراکۆنی حکوومەت لە حیزبەکان پێگاتووە حیزبەکان حکوومەتیان پێگەێناوە و قەرار لە چواسیەوەی هەماهنگی قەرار ئەدات بە تاکید و بە دڵنیاییەوە بە بێ ئاگاداری حکوومەت لە عێراقدا هیچ قومبەلێ ڕوو لە کوردستان ناکا و هیچ تارێ ڕوو لە کوردستان ناکە. زۆر باشە ئێمە وەکو کورد دەتوانین چی بکەین ئەگەر ئەوان بەو چاوە لە ئێمە بڕوانن ئێمە دەبێ هەڵوێست و مامەڵەمان لەگەڵ ئەواندا چۆن بێ ئێمە وەکو کورد شتی کراوە زۆر لە بەردەستمانە ئێمە وەکو کورد ئەتوانین خاڵی یەکەم ئێمە یەکگرتوو بین یەک ڕیز بین پێکەوە کار بکەین یەک هەڵوێستی سیاسیمان هەبێ یەک بۆچوونمان هەبێ واتە ئێمە هەدەفمان چییە ئێمە هەدەفی ئێمە کورد لە عێراقا چی ئەوێ چی بکات هەدەفەکەی خۆمان تا ئیسا هەدەفمان نییە مەسا کورد لە کوردستان شتێگەڵێ چووە بەغدا نەوعێتە قسە ئەکات چووە لای شیعە وەکو شیعە قسە ئەکات چووە لای سونە وەکو سونە قسە ئەکا من خۆم لەگەڵیان بووم زۆر جار لەبەرەوەم پێم وایە کورد هەدەفێکی ڕاستی و یەک هەڵوێستی ئەمانەی نییە بەرامبەر بە داهاتووی خۆی لە ئەم وڵاتەدا چی ئەوێ وە چی ئەکات ئەمە ئەبێ ڕوون و ئاشکرا بێ لامان ئێمە تا ئیسا دەستورمان لە هەرێمی کوردستان نییە کە دەستور یەکێکە لەو مەرجەعەتانەی کە ئێمە ڕووی تێ بکەین دەستورمان نییە لە هەرێمی کوردستان ئێمە دەستوری عێراقیش ناتوانن جێبەجێ بکەن هیچ خاڵێکی دەستوری عێراق جێبەجێ نەکراوە کامەی کراوە ئەنجومەنی فیدراالی یەکێکە لە خاڵە گرنگەکان کە بۆ کورد گرنگە تا ئیسا کورد لە بەغدا لە پەرلەمان تەرحی کردووە نەخێنەی کردووە کام پەرلەمانتار کام کەس ئەتوانێت بڵێت ناوچە دابراوەکان تا قەرەهەنجیر و بانمەخان ئەوانە کوردستانە کامیان ئەتوانن بڵێن دووس خورمات و کوردستانە خانەقین و دوندەلی کوردستانە سنجار کوردستانە بدان لەناو پەرلەمانە چیان لێ یەکەن کەس ئەوەی وتووە مەسەلا لە دوێنێ من لەو نابینیم ئەڵێت لە ساڵی 1925 کورد بە کوردی قسەی کردووە لە پەرلەمانی عێراقدا ئێستا لە دەستوری عێراقدا کورد ئەبێ بە کوردی قسە بکات ئەبێ عەلەمی کوردستان لە هەموو جێگەیەکی عێراقا هەبێ نەکتە لە کوردستان ئەبێ هەموو ئەم شتانە جێبەجێ بکرێ بەڵام عێراق هیچی ئەمانە نەک نایکا نایڵێ عەلەمی کوردستان لە کەرکووکیشا هەبێ خەڵکیان گرتووە لەسەر عەلەمی کوردستان لە کەرکووک لە شوێنەکانی تر لەبەرەوە پێم وایە ئەمانە هەمووی حکوومەتی عێراقی بەرامبەر بە ئێمە شمشێری هەڵکێشاوە و ڕەنگە پێمان ئەڵێن وەزێکی ئیسtisnایی هاتووە ئێوە ئەمریکاتە منتیقەکە کورد ئیسیفادەی لەم وەزع کرد و ئەبێ ئێمە لێتان وەرگرینەوە بچنە شوێنە ئەسڵەکەی خۆتان یعنی بەو چاوەوە هەر کاتێک فرسەتێکیان بۆ هەڵکەوێ ئەمەشی کە هەیە لێمان وەردەگرنەوە بە دڵنیاییەوە ئەبێ هەر فرسەتێکیان بۆ هەڵکەوێت چۆن پەلاماری کەرکووکیاندا خانەقینیان داگیر کردووە چۆن سنجاریان داگیر کردووە بە تاکید هەموو کوردستان داگیرەکەن باشە کاک محەممەد لەگەڵ حکوومەتێکی وادایە لەگەڵ عقلەتێکی وادا ئێمە دەتوانین پێکەوە هەڵبکەین ئێمە تا ئێستا ژەر پێکەوەین و پێمان وایە بەغدا ینی عمقی استراتیژی هەرێمی کوردستانە من پێم وایە کوردستان خۆی عمقی استراتیژی کوردستانە ئێمە بەغدا عمقی استراتیژی کوردستان نییە ئێمە لەگەڵ میلەتێکە لەگەڵ وڵاتێکە کارەکەین کیمیاوی لێداین دوای 45 ساڵ ئەمریکا لە ناکازاکی و شیما و مەرزەبێتۆ لە ئیتالیا و لە یابان لێیدا بە کیمیاوی ئەم دوای 45 ساڵها لە میلەتەکەی خۆی لە عەرەبجە و لە شوێنەکانی تر کیمیاوی لێدا کە وڵاتی خۆیەتی ئەم هات ئەنفالی کردین
مەسەلا کەلیمەی ئەنفال ینی ئەوەی کە بەرامبەر بە میلەتەکەمان کردوە گەورەترین تاوان ئەنفالە بەرامبەر بە خەڵکی کوردستان کراوە نیانێڵە لە کوردستانیشە زیندە بەچاڵیان بکەن بردیان بۆ بیابانەکانی عەرعەر و حدودی سوعودیە بۆی ئێسکوفروزکەکەشیان دەستی ئێمە نەکەوێتەوە مەسە ئەمانە هەمووی بەرامبەر بە میلەتەکەمان کراوە و هەموو گوندەکانی کوردستانیان وێران کرد ڕەحمیان بە کانیاوەکان نەکرد ڕەحمیان بە مزگەوت نەکرد ڕەحمیان بە مەدرسە و بە بنکە تەندروستیەکان نەکرد جێگام پیرۆزەکان قەبرستانەکانیان پێ جێهێشتین هیچیان نێز بەرامبەرمان نەیکەن ئەمە ئەوەی ئەوان کردیان بەرامبەرمان بۆیە هیچ کەسێ لە بیری نەچێ بەڵام خەڵکی کوردستان وا دیارە هەم عاتفیە هەم شتەکان یا لە بردەی هەیە هەمووشتی لەبیرە چێ ئێمە 9 ملیۆن زیاتر عەسکەری عێراقی لە قایج فرقەوە تا ئاخر گرتمان ئەوانەی کە کیمیایی و ئەنفالیان کردین یەک کەسیان تۆڵەی لێ نەکراوە هەمووی بەڕێکراوە بۆ وڵاتی و شوێنی خۆی واتە ئێمە هەمیشە لایەنگری ئاشتی و پێکەوە کارکردن بووین کاتێ لە عێراقدا عێراق ڕووخا من ڕۆیشتمە بەغدا جەنابی مامجەلال و جەنابی کاک مەسعود بارزانی لەوێ بوون وتم بۆ هاتوون بۆ ئێرە وتیان وڵا هاتوین جا ئەو کاتە تەلەفۆنیش نەبوو تەلەفۆنی سەتلایت بوو یەک دقە بە $14 بوو تەلەفۆنیانە کرد بە دوای عێراقیەکانە ئەگەڕان بیانێنەوە ئەوانەی کە زۆریان عەسکەری فیرار بوون لە وڵاتان بوون تەلەفۆنیان بۆ کردم وتم چیەکەن وتیانە وڵاوە تەلەفۆن لەگەڵ جەنابی حەکیم و لەگەڵ خوی و لەگەڵ نەزام جەعفری و لەگەڵ کێ ئەبا بێنەوە دێرە عێراق دروستکەینەوە وتم بابە وەڵڵی سۆڤێت هەڵوەشایەوە خەڵکی جمهوریەتەکان نەچون سۆڤێت دروستکەنەوە 15 حکوومەتیان بۆ خۆیان دروست کرد زۆر قسەم لەگەڵاکردن وتیان مهم سەدام ڕۆیشتووە سەدام نەماوە ئەوە ئەنی هەردووکیان جەنابی کاک مەسعود بەرزانی ئەوە ماوە لە وتێرە بوو چوومە لای جەنابی مامجەلال بە ڕەحمە بێت پێم وایە مەجموعەی خەڵکی لابوو لەوێ وازانێکیان کاکەمال محەیدین بوو نازام مەجموعەیەکی لابوو ئەم قسانەم لەگەڵا کردوون بەڵام بەڕاستی ئێمە چوین لەوە پەیوەندیان کرد عێراقیان دروست کردەوە پێم وتم ئەو کاتەیە ما بینە میوان وانە بنە خاوەن ماڵ وتیان مهم سەدام نەماوە ئەوە بوو لە ناوێک فشارڕێک نەکەوتن هەمویان کە عێراق لە عێراقا حکوومەتێ دروستکەن ئاخرەکەی ئەمریکا قەرارێکی دەرکەوتی داگیرم کردووە بریمەری هێنا هەموو حیزبەکانی کرد بە وەزیر و خۆی بۆ ڕئیس وزەرا لە عێراق باشە کاک محەممەد هەموو ئەو خەم و ئازارانی کە باست کرد بەرامبەر بە میلەتەکەمان کراوە خۆ ڕەنگە ئێستام سەرکردە سیاسیانەی شیعەش بەشێکیان ینی بڵێن کاکەوەی بەرامبەر ئێوە کراوە ینی بەرامبەر بە ئێمەش کراوە ڕاپەڕینی ئێمەش سەرکوت کراوە شیعەکانی ئێمەش لە ناو براون لە زیندانەکانە ینی کورد و شیعەکان بێکەوە لە زیندانەکان بوون شک لە سونەکانی ژەر بەرامبەریان کراوە بەڵام ینی ئایا تۆ بەیەک چاو لێیان دەڕوانی ئێمە کورد ئەوە 105 ساڵە واتە لە 1990 یەکەم حکوومەتی شێخ مەحموود ئەکاتە ئەوە ڕوا خەریکە بێتە 6 ساڵ 5 ساڵە کورد خوێنی لەبەرە ڕوا ئەوە خەبا دەکات تێکۆشان دەکات و هیچ دەرەخیشی نەکرد خۆتانەزان لە 1920 کورد ڕۆی لە شوعێبە و لە فاو دیفاعی لە شیعە کرد و شێخ مەحموود چەند هەزار کەسی بە کوشدا لەوێ لە پێناوی عێراقدا لە پێناوی عەرەبدا لە پێناوی ئەواندا بەڵام ئەوان کاتێکە کۆبنەوە میزانەی موچەی کوردستانە بڕن هەردووکیان شیعەش و سنەش یەک ڕێیان هەیە کاتێک ئەڵێن دەبا بەشێ بۆ کەرکووک یەک ڕێیان هەیە کاتی ئەڵێن نەوتی کوردستان ڕاگیرێ یەک ڕێیان هەیە کاتی ئەڵێن پەرلەمان هەڵبەشێتەوە یەک ڕێیان هەیە واتە کە بوو بە عەرەب و کورد ئەوان عەرەبن بەڵام ڕاستە شیعە زەرەری زۆرتر کردووە لە سونە حاکم بووە لە وڵاتە شیعە زیندە بەچاڵیان هەیە ئەنفالیان هەیە یعدامیان هەیە هەموو شتێکیان لێ کراوە شیعە لە وڵاتەدا بەڵام ئێستا ئەوانی بە ناوی زۆرینە و کەمینەوە ئەیانوێت دەست بەسەر وڵاتەکە بگرن چۆن باشە کاک محەممەد پێم خۆشە و دوسێ خولەکەی کۆتایی بۆ چۆنی جەنابەت بزانم ڕێزێت چەندەیەکە لە نێو سیاسەتدا و خەڵبووی نێو سیاسەتی باش لە عورفی سیاسی تێدەگەی ینی پۆستی سەر کۆمار کە لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە بۆ کورد بۆ لە نێو کووردا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەپی جۆرێک لە ڕێککەوتن لە نێو هێزە سیاسیەکاندا بتایبە لە نێوانێکێتی پارتیدا ئێستاش دیسانم بابەتە هاتۆتەوە بەرباس تۆ چۆن لەم پۆستە دەڕوانی و ڕوانینی تۆ چییە؟ ینی پێ دوایە جارێکی تر
بە ناکۆکی و بە دووبەرەکیەوە بستنەوە بەغدا و لەسەرم پۆستە دیسانەوە شەڕ و ململانێ بکەن. خۆی ئەو پۆستە ڕەنگە لە دەسوورا تێیدا نەبێ، بەڵام بۆتە عۆرف ئەو پۆستە پۆستی کوردستانەوەی کووردە. چونکە بۆتە عۆرف ڕیسی کۆمار بۆ کورد بێ و ڕیسی وزەرا بۆ شیعە بێ، پەرلەمان بۆ سوننە بێ. ئەمە وەکو عەرفی لاتوە لەگەڵ دادگای عێراقیدا، ئەویش هەر بۆ شیعەیە. ئەمانە بۆتە عۆرف، واتە لەبەر خاتری چاوی کاڵی کورد نییە ڕێی جمهوریان داوە بە کورد. لەبەر ئەوەیە ڕێی جمهۆر کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە. واتە من لەوێ منجارە چوومە لای جەنابی مام جەلات 4000 سەربازی هەیە لە دەوری کۆشکی کۆماریدا. ئەوانە ئەگەر سونەیەک لەوێ بێت بە یەک ڕۆژ ئینقیلاب بکا ڕیسی وزەراش ئەگرێت تا کەربەلاو نەجەبیان گرێت، چونکە 22 دەوڵەتی عەرەبی لە پشتە. واتە شیعە قەت نایاڵێ ڕیسی جمهۆر بە سونە بدرێت، تەنهایی کووردە، لەبەر خاتی کوردی نییە، لەبەر خاتی خۆیانە، دڵنیابە لەوە. بەڵام ڕیسی جمهۆر حیسەی کووردە. حیسەی کوردیش هەر لە سەرەتاوە کە ڕێکەوتن کراوە لە بینی پارتی دیموکراتی کوردستان و یەکەتی نیشتیمانی کوردستانە بۆ یەکەتی نیشتیمانی کوردستان بووە و بۆوان دراوە لە بەرامبەر سەرۆکی هەرێمە، لە بەرامبەر ڕەنگە کۆمەڵێشتی تردا کە لە بینی خۆیانە کردویانە، ڕەنگە من ئاگاداری نەبم. بۆیم پێم وایە ڕیسی سەرۆکۆماری کووردە و لە ناو کوردیشا ئەو ماوەیە هینی یەکێتی بووە تا پارتی یەک دوو جاریش داوایان کرد، بەڵام پێم وایە ئینشەڵا ئەو جارە پێکەوە ڕێگەکەون لەسەری و ئێمە ژۆک و لایەنەکانی تر یەک کاندیدمان هەبێ بۆ سەرۆکۆمار شتێکی باشتر و گرنگترە و بۆ یەکڕێزی کوردی باشە. زۆر باشە. کاک محەممەد، وەکو سەرکردەیەکی سیاسی پێ دوایە 2026 لە ساڵی نوێ نزیک دەبینەوە دوسێ ڕۆژی تر ساڵی زێڕینی کورد دەبێ، ئەکرێوا بڵێن، یان پێ دوایە ساڵێکی چۆن دەبێ بۆ کورد بەگشتی؟ زۆر سپاس. من هەر لەو هینەی جەنابتەوە لە پرسیارەکەی جەنابتەوە بە بۆنەی سەری ساڵەوە پیرۆزبایی لە هەموو برامەسیحەکانەکەم لە هەر جێگەیەکی کورد و بەتابەتی کوردستان، ئەوانەی کە کوردن لە کوردستان، پیرۆزبایی سەری ساڵیان لە یەکەم و ئومێد دەکەم سەری ساڵی نوێ بێتە ساڵێکی پێکەوە ژیان و پێکەوە کارکردن. بەڵام لە ڕاستیدا من خۆم زۆر خۆشبین نیم لە ساڵی 2026دا لە 2025 باشتر بێ. واتە ئێمە لە ساڵی 2025 ساڵێکی کولەمەرگی بۆ خەڵکی کوردستان بڕێکرا کە هەر ڕۆژێک مەسەلەی معاشەکە هات نەهات، فڵان گیرایەوە، فڵان گیرا، فڵان ڕێگەیانگر لە سیارەکان یانێڵا بڕوا بۆ بەغدا، ئەوە ئەنواعیشتی لەم بابەتە ڕووی داوە. بۆیە هیوادارم ساڵی 2026 ئەوانە ڕوو نەدات، بەڵام من خۆم گەشتبین نیم لە ساڵی لە داهاتوو، ینی ڕۆژ بە ڕۆژ عێراق ئەیەوێت هەرێمی کوردستان بچوو بکاتەوە، بەرتەس بکاتەوە، سەرچاوەکانی ژیانی خەڵکی کوردستان وش بکە. سپاس دەکەم زۆر بەڕێز کاک محەممەدی حاجی مەحموود، سەرۆکی حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان. سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت، سپاس بۆ خستنە ڕووی ڕوئیاکانت لە بەرنامەکە.